ئەمە میوانداری بەڕێز هێمن سەید مرادمان کردووە کە بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەولێرە لە ستۆدیۆ میوانی ئەمێ و قسەی لەگەڵەکەم. بەڕێز هێمن ئەم کاتت باش بەخێر هاتی. زۆر خۆشحاڵ بێت. باشە کاک هێمن، بەرهەمەکان زۆرن بەروبوومە کشت و کاڵەکان سپاس بەخوا ساڵانە زیاترە بێ بەو پێی کە وەزارەتی کشت و کاڵی حکوومەت هەرێمی کوردستان بە گشتیش سەرۆکوەزیران خۆی زۆر جار بە هەوڵی یاخود بڵێ هەوڵی تایبەتی خۆی کاری کردووە بۆ برەودان بەم کەرتە. ئێستا ئەوەی بینین لە کەرتی کشت و کاڵدا بە تایبەت لە بەروبوومەکاندا یاخود زەیتون زیادی کردووە. داتاکان چیاڵن لەگەڵ ئەم زیادکردنە؟ ئایا داتا نوێەکان چی بە ئێماڵن؟ ئەوترێکە ئەم بەرهەمە لە ئاستی پێویستە لە ئاستیەوەیە کە ئێوە ینی وەکو بەڕێوەبەراتی گشتیەکان لە ئاستی تمۆحیەوەیە؟ سپاس بۆم دەرفەتە. ئاشکرایە زەیتون ئێستا خواستی زۆر لەسەر لەلایەن هاوڵاتیان و هەم وەکو زەیتون وەک خواردن هەمیش وەکو بەرهەمهێنانی زەیتی زەیتون. ئەوەش وای کردووەکەوە ئێمە بێتە هاانی براجوتیاران بدەین و بە تایبەتی لە ڕێگەی ئەو بنکە نەمامگانەی کە هەمانە کە داری زەیتون و نەمامی زەیتون بەرهەمدێننکەوە گشتگیر لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان هەیە و بە تایبەتی لە سنووی پارێزگای هەولێرکەوە دوو شوێنی تایبەتمان هەیە دەتوانین لەوێ نەمام لەوێ بەرهەمێن بۆ براجوتیاران ئەوانێک کە خواست دەکەن باغی زەیتون بکەن. ئێمە ڕانگەیان دراوەکمان کردووە وابزانن هە لەڕێی وێبسایتەکانی کەناڵەکە ئێوەی بەڕێزشکەوە بڵاو کراوە. هۆشداریمان داوەتە براجوتیاران ئاگادارمان کردوەوەکەوە ئێمە نەمامی زەیتونمان هەیە دەتوانن بیدەینە بە براجوتیاران بە نرخێکی هاندان و نرخێکی پشتگیری. بۆیە لەو سۆنگەیەوە کە ئێمە هەست دەکەینکەوە خواست زۆر بووە پێداویستی ئەو بەرهەمەیکەوە لە ساڵانی پێشووتر هەبووە پێداویستی ناوخۆی پڕ نەکردوێتەوە. بۆیە پێویستمان بۆی هەیەکەوە ژمارەی دار و درختەکان زیادکەن بۆی بتوانین پێداویستی ناوخۆ پڕکەینەوە. هەر بۆ بەرچاوڕوون ئێمە لە ساڵی پار ئێمە بەرهەمی زەیتونمان زیاتر لە 84,000 تۆن زەیتون هەبووە. ئەو ئامارانی کە بەڕێزت ئاماژت پێ کرد ڕەنگە زۆر کۆم بنەوە ئەوەی ئەمن کە ئاماژە پێ دەکەمەوە. من ئاماژەم بەوە کرد کە زۆر جار بەپی ناوچەکان یاخودە و ئامارانی کە کۆکرێتەوە لەلایەن بەڕێوەبەراتیەکانەوە ئەدرێتە دەست ئێمە. ئەمە گۆڕانکاری بەسەرایەت چونکە بەرهەمی ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو زیاتر بووە. ئەمە جێ دڵخۆشیە کە بەروبوومێک تۆ ڕایگەنیەڵی ئەمە زیاترە لەوە. ئەمە کەواتە لێرە جێ دڵخۆشیە بۆ هیوایین کە ساڵی داهاتوو ئامارەکە زۆریش لەوە زیاتر بێت. بڵێ خۆشببختانە ئامارەکان بەرەو هەڵکشانن. ئەوەش بە هەوڵ و پێداگیریەکانی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کەوە بە خۆشە تازە ئاماژە بێت زۆر جار پەیوەندیەکانی خۆی بەکارهیناوە بۆ ڕەخساندنی دەرفەتی بە بازارکردنی بەرهەمی ناوخۆ. بۆیە بەرهەمی زەیتونیش کە خواستی لەسەر زیاد دەبی پێویستمان بۆ هەیەکەوە ئێمە باغەکانی زیاد بکەین، زمانی جوتیارەکانی زیاد بکەین. وێ لەسەر ئەو هەوڵەمان ئێمە پێداگرینکەوە ڕێنمایی بە براجوتیارەکانمان دەدەین و وهروەها نەمامیشیان بۆ دابین دەکەین و وهروەها ئەو زەویانێکەوە تەرخان دەکرێن بۆ دروستکردنی باغی زەیتون ئێمە شوێنەکانیشیان بۆ دەستنیشان دەکەین لە ڕۆی هەندسەی ئەندازیاری کشت و کاڵیش. باشە بەڕێز من ئاماژەت بۆ کرد کە ڕاگەیانراوتان بڵاو کردێتەوە بۆی کە جوتیاران ئەتوانن بێن نەمامی زەیتون وەربگرن. ئێستا وەرزی چاندنە؟ لێستاوە کەس و هەوایەکە لەبارە بۆ چاندنی زەیتون ئەو نەماگانە هەل لە دەرەوەن لە بن لایلۆنینە. ئێمە بۆ نمونە لە سنووری پارێزگای هەولێر 13,700 نەمامان ئامادە کردووە. ئەو نەمامانە تەمەنیان 2 تا بۆ 3 ساڵە لەبار و گونجاونکەوە جوتیار بتوانین سوودی لێ ببینین. وێ لەمە دوام ینی بەرەو تا سەرەتای مانگی نیسان ئەمە دەتوانین داری زەیتون بچێنی لە سنووری پارێزگای هەولێر. چۆنیان بەدەنگ ئەو ڕاگەیانراوە یاخود دەیانەوێت ئەو دارانە وەربگرن؟ بەڵێ ئێمە ڕێگریمان لە پێشی جوتیارێک نەکردووە. ئەو جوتیارێکەوە زەوی گونجاو لەباری هەیە دەتوانن ئەوەکەوە سەرچاوی ئاویشی هەیە چونکە پێویستی بە ئاودانیش هەیە بە تایبەتی لە وەرزی هاوین. بۆ ئێمە پێداگرین و ئەفزەلیە دەدەینە و جوتیارانێکەوە سەرچاوی ئاویان هەیە ئێمە زیاتر ئەو نەمانە بۆوان دابین دەکەین. بۆیە هەنگاوەکان خێرا بوونە لایەن جوتیاران و جوتیاران پێشوازیان لەو هەنگاوە کردووە. بۆیە پێداگریشی لە ڕێگەی ئەو کەناڵە بەڕێزەکە ئێوەوە زیاتر هۆشداری بدرێتە براجوتیاران و ئاگادار بکرێنەوەکەوە سوود لەو هەنگاوە بینە. باشە بەڕێز من ئەمە هەنگاوێکە بۆی کە پلانەکانتان بەرەو پێشتر بڕات. پلانی ساڵی ئایندەتان چییە بێت بۆ جوتیاران؟ بۆیە کاتێککە تو بەرهەم زیاد دەبێت ئەو بەرهەمە بە بازار بکرێت یاخود لە ڕێگەی کارگای یاخود
بە هەر شێوازێکەوە دەگونجێ کە هاوڵاتیان خواستیان لەسەر بێت بۆیە ئەو بەرهەمانە کە بەرهەم دێن بۆیە ئەرکی سەرشانمان ئێمە دەرفەتی ئەوە بڕخسەرین بۆ بەرهێنەر و بۆ هەموو ئەو هاوڵاتیانە یان ئەو بازرگانانێن ئەو خاوەن کارگانێکەوە داخوازن کارگەی زەیتون لە هەرێمی کوردستان دابنێت کارگەی زەیتون کارگەکە بە پیشسازی بە پیشسازی کشتتوکاڵی هەژمار دەکرێت بۆیە گونجاوە لە سزەوی کشتتوکاڵی دەتوانانی مۆڵەتی پێ بدرێت هانی ئەو وەبەرهێنەر و ئەو بەڕێزانە دەینکەوە ئارەزوو دەکەنکەوە کارگەی ڕۆنی زەیتون لە کوردستان لە شاری هەولێر بەرهەم بهێنن ئێمە هاوکاریان دەبین و کار ئاسانیان جامە پێویستی بەوەیە کە کەرتی تایبەت هەماهنگ بێت لەگەڵتانە ئێوە چیەکەن لەگەڵەوەی کە کەرتی تایبەت زیاتر هاوکار بن بەیەکەوە بتوان کارگەی زیاتر و نوێتر بەرهەم یاخود دروست بکەن بۆی کە ئەو بەرهەمانە وەربگرێت هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێزت ئێمە لە پارێزگای هەولێر لیژنێکمان هەیە لیژنەی گەشەپێدانی پرۆژە و پیشسازی ئەو لیژنەیە کار ئاسانی تەواوی بۆ بەرهێنەر و ئەو کەرتی ئەو بەڕێزان دەکاتکەوە لە کەرتی تایبەتدان هەوێت بەرهەمیان هەبێت یاخود کارگە و پرۆژەی باڵا لە هەولێر و لە هەرێمی کوردستان دابمەزێن بۆیە لە سنووری پارێزگای هەولێر زۆر کار ئاسانی بۆ کراوەکەوە زەویشیان بە بەلاش یاخود بە نرخەکی ڕمزی پێدەدرێت و کار ئاسانی پێدانی کارەبا و هەموو خزمەت گوزاریانەشیان بۆ دەکرێت بۆی بتوان ئەو پرۆژانە بەرهەم بهێن و کار ئاسانی تەواو و گونجاویان بۆ کراوە. باشە. بەرهەمی یاخود بڵێن زەیتی زەیتون لە هەرێمی کوردستان چەندێک زیادی کردووە ئەتوانرێت پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە ئەو کەی ئەتوانرێت بگاتە چه ئاستێک تا لە پێداویستی ناوخۆ زیاتر بێ و بتوانن هەناردەی بکەن. بەڵێ ئێمە لە هەولێر بۆ نمونە لە ساڵی پار بەرهەممان زیاتر لە 1050 تۆن بە زەیتی زەیتون بووە بێجگە لە زەیتونی خواردن و کەەوە بۆ بەرهەمەکانی تر بۆ پێداویستەکانی تر بەکارێت تەنها بۆ زەیتی زەیتون ئێمە زیاتر لە 1050 تۆن بەرهەممان هەبوو بۆیە بە دڵنیاییەوە ئەو ڕێژەیە حەزمی پێداویستی ناوخۆی هەولێر و یاخود هەرێمی کوردستان پڕ ناکاتەوە پێویستی بەوە هەیەکەوە زیاد بکرێت بۆیە ئەمە لە ڕێگەی ئەو هەڵمەتەیکەوە بەرپامان کرد و هاوتەریب دەمان هەوێت بتوانین هانی براجوتیاران بدەین بۆ بەرهەمیان زیاتر بێ بۆی حەزمی پێداویستی ناخۆمان پڕکەینەوە چونکە بڵێم نەڵێن ئەو بەشەیکەوە پێداویستیمان کە لە دەرەوە دێت سەرچاوەکانیان مسۆگەر نینە بەگومان و دەڕوانینە ئەو بەرهەمانە بۆیە پێمان خۆشە تەنها هاوڵاتیانی خۆمان پشت بە بەرهەمی ناوخۆ بەستیت چونکە سەرچاوەکەی مسۆگەرە ئێمە لە هەرێمی کوردستان زیاتر لە 7 کارگەمان هەیە لە هەولێر ئەوە 3 کارگە ئامادەنە هەرچەندە کارگەک شوێنێکمان گواست و شوێنێکەمان بۆ دەستنیشان کردووە بۆ ئەوەی کاری براجوتیاران نەوەستێت و هانی براجوتیاران دەینکەوە بەرهەمەکانی خۆیان لەو کارگانە بە بازار بکەن و ژمارە کارگەکانیش پشت بەو پرۆژەیەکەوە لە پارێزگای هەولێر کەوا ڕێکخراوە لە بەرنامەی گەشەپێدانی پیشسازی دەتوانین بە ئەو خوازیارانە سوود لەو پرۆژێش ببینێت. بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان.